ئەم کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر مانەوەی پرۆژەی استراتیژی ڕێگای نێوان هەولێر شەقڵاوە تۆنێلی پیرمام. زیاتر لە 10 ساڵە دەیان بەرپرسی جۆربەجۆری حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێنیاندا کە ئەو پرۆژەیە بە تەواوی بێتە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە. بەڵام دوای تێپەڕبوونی 10 ساڵ ئەم پرۆژەیە بە تەواو نەکراوی ماوەتەوە و تاوکو ئێستاش هاوڵاتیان پرسیاری ئەوە دەکەن دوای تێپەڕبوونی قەیرانەکان و دەستکراوەی حکوومەتی هەرێمی کوردستان کەی ئەم پرۆژە استراتیژیە کە ماڵ و حاڵی هەزاران خێزان لە دەڤەری سۆران و ناوچەکانی دیکە بە هەولێر وەک پایتەختی هەرێمی کوردستان دەبەستێتەوە. کەی ئەو پرۆژەیە تەواو دەبێت؟ حکوومەت لەو بڕەپارەی کە تەرخانی کردووە بۆ پرۆژەکان چەندی بۆ ئەو پرۆژەیە تەرخان کردووە؟ ماندوو نەبی سەلامەت قوربان چاوت ماشەکەم تۆ چۆنی؟ سارەکەت ئاتڵ بووە؟ بەڕێرێ وەڵا. لەبەر چی چێ لەبەر وەڵی وە بزانم فیتبەمەکیە؟ فیتبەمەکەیە؟ لا بەنزینەکیە. ماڵ لە چێ بۆ؟ حەریر. 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 هاتووی هەولێر زۆر دەکەی؟ وەڵا تەقریبەن. تەقریبەن. بەڵێ. سەبارەت بە تۆنێلی پیرمام. وەڵاهی ئەگەر بکرێتەوە کارێکی زۆر چاکە. لەبەرەوەی ئەو ڕێگا دوورە کەم دەکاتەوە، ئەو قەڵەباڵغێ نامێنێ، ئەو لۆفەکانی مەسیف چەند ناخۆشن ئەو سووران وانە ئەگەر بکرێتەوە کارێکی زۆر باشە. لە 2010 دەست بەو پرۆژەیە کراوە. وڵای 2009 بەڵێ ئەو 9 ساڵە. 9 ساڵە. وڵای چەند جار گوتیان بەهۆی قەیرانی دارایی و شەڕی داعش و پارە نییە و ئەو کارانە وای هات و ئێستاش نازانم هۆکاری چییە. هەرگوتیان نەورۆز دەکرێتەوە، نەورۆزە کەش بچوو هەر نەکرایەوە، نازانم هۆکاری چییە. کردنەوەی ئەو پرۆژە زەرورە؟ زۆریش زەرورە. لە چیەوە زەرور؟ لە ڕووی هاتوچۆ و لە ڕووی ڕێگاکەمکردنەوە و قەڵەباڵغی و جەنجاڵی ڕێگا نامێنێ. بە تایبەتی کە نەخۆشیێکیش بەڕێ زکات حاڵەتی تەواریانە هەنە زۆر ناخۆشە و ڕێگایەکە کەم دەکاتەوە نەخۆشەیە لەو ڕێگایە زۆر قەڵەباڵغ و جەنجاڵە بە تایبەتی ڕۆژی جومعەکان و هاوین و ئەوانە و ڕێگا زۆر کەم دەکاتەوە ئەگەر بێتەوە ڕێگای بکرێتەوە. لە چێتان هێناوە هەنا؟ ئەوە لە تەوسکەی. لە تەوسکەی. ئەو ڕێگا بۆ هەولێر هاتوچۆ گرفتە بۆ ئێوە؟ هەر زۆریش گرفتە. هەرێوەە. ئێستا ئەمە باخچە ئەلێرەیە دەبی بسوڕۆیەوە ناو کۆڕێ هەتاچی دوو سنووقان ناراندینی. یعنی کاکە بەت زادەکەی لۆ کۆڕێ بکەنەوە. بەس کۆڕێ کاوێ خۆ دەستە کۆڕێ و دێتەوە. پێی ناکە بستە ناوگوندی دەی بسوڕێتەوە ئەو لە ئەجەبێتەوە. نیو سعاتی بێت تاچی دێتەوە. جمعان خەرەبارغا. ئەمە سعاتێکن زیات بێتە دەرەچین. ئەگە ئەوەندە هەبی لۆخواچین و دێنەوە. یعنی ئێستا جومعە و پێنجشەمە ئەگەر ئیشتان هەبی ئەوە ناتوان ناچوو. ناوەڵ ناتوان. هیچ. گرفتە بوو. زۆریش. باشە ئێستا حکوومەت دەستی بە ئاوەدانکردنەوە و پرۆژەی خزمەت گوزاری کردووە. کاتی ئەوە ناتوە پرۆژە دوای 10 ساڵ تەواو کرێ؟ ئێستا ئەو دەستی شام پێ کردیتەوە بەس فشەیە. فشەیە لەبەر ئەوەی ئەو بێتە خوارێ ئەو قوڕ هەم دێتەوە سەرزادێ چ خۆڵێ دێتەوە و چ خۆڵێ دێتەوە. باشە بەرپرسەکانی حکوومەت ناوە دەیانگۆ پرۆژە تەواو دەکرێت. کەس نهاتیە. کەس نهاتیە. هەندێک جار دەیانگۆت 3 مانگی تر نەورۆز، هەندێک جار ئەوەتیەمەوە بیردی هەوارێن هاو دەرین ئەمە چەند سا 5 ساڵە لێرەینا هەدەرێ ئەوڕۆ ناسبەی. لە چێوە دەیتۆ؟ وەڵا لە هەولێر. باشە تۆنێل تەواو نەبووە. تۆنێل تەواوی بۆ ئێوە گرینگە؟ زۆر گرنگە ئەمە وەکو ستافی زانکۆی سەلاحەدین کۆلێژی پەروەردە لە شەقڵاوە تاوان زۆر کێشەی هاتوچۆمان هەیە بەتابەتی سبەینان چونکە ئەمە پێویستە لە کاژمێر 8 و لە زانکۆبی بەڵام بەوەی ئەو ڕێگا بەتایبەتی وەختی زستانان ناتوانین. یعنی ئێوە بۆ خۆتان بە بەردەوامی دەبێت کاژمێر 8 لە هەولێر بن لە زانکۆ ئامادە 8 دەبێت ئێمە لە زانکۆ بین لە کۆلێژی پەروەردە شەقڵاوە. قەڵەباڵغی ڕێگاکە و جەنجاڵی ڕێگاکە وای لێکردوون زۆر جار تووشی کێشە بووین زۆر جار هەیە نەمانتوانێت لە کاتی خۆمان ئامادە بین لە زانکۆ. باشە کەوایە تۆ داوا لە حکوومەت دەکەی کە خەمێکی جدی لێ بخۆ. بەڵێ خەمێکی جدیە بەڕاستی پێویستە بە زووترین کات ئەو ڕێگا تەواو بکرێت تاوەکو ئەو کێشەی هاتووی کە هێستا هەیە چارەسەر بکرێتن. چارەسەر بکرێت. باشە دوای 10 ساڵ پرۆژەی تۆنێلی پیرمان تەواو نەبووە. ئێوە وەکو هاوڵاتی هەرێمی کوردستان تێگەیشتنتان چییە؟ ئێستا هەندێک پرۆژە لە کوردستان جێبەجێ دەکرێت بەڵام ئەو توێنێلە تاوەکو ئێستا جێبەجێ نەبوو. کەمتەر خەمیە
یانیش مەسەلە شتکێ ینی لە توانای حکوومەت وڵام من وای هەز دەکەم کەم تەرخەمی بێت چونکە وا دەڵێن وەلو من بە تونەڵەکەدا نەڕۆشم بەس وای باز دەکەن کەوا زۆربەی کارەکانی تەواو بووە ئەن دەڵێن هەندێک ڕتوشی ماوەک دەڵێن کەواتەوە پارێکی ئەوەندەی نایە کە حکوومەت نەتوانێت توریستیکا بەس نازانم ئەم بەکەم تەرخەمی دەبینم بەکەم تەرخەمی دەبێت پێ دوایە گرینگە بکرێتەوە تاکیید گرنگە و کەم تەرخەمی شتێدا هەندێک شتێ بەڕاستی تا ئێرش ئەو مەسافەگەر تەسویر بکە لێرە کە دووسایدەکەی تا ئێرە تەواو نەکرا یعنی ئەو تونێرەش بکرێت و عینی ازدحام لۆندی دروست دەبتەوە هەرقەلەن ئەوەندە سقیرکەنە تا ئێرە ئەو دووسایدەکە لێرا دەڕواتەوە ازدحام نامێ و ناشەقڵاوەش بەس بە تاکیید کەم تەرخەمی چکە بەس ئینارەی مایوازم لەگەر هەندێک تەهویە لە 2010 ئەو پرۆژەیە دەستی پێکرد 2010 ئێستا 2019 لە 185 ئەو پرۆژەیە تەواو بووە ینی معقولە ئەو هەموو ساڵە بەس ئینارەکەی ببینی ئێستا هەر معقول نیایی بە 9 ساڵی ئێستا نەتوانێت ئینارە چ بکەن سابەس گڵۆپەکانی مایە ڕووناچەکەی لەگەر تەهویە هیچی دینەما پێ دوای لە کۆمپانیایە لە وەزارەتە وڵای جاگەداری ئەو کۆهینە نین نانم بە بۆ چوونی توانی دەبێ وەزارەت بێ هەگەر کۆمپانیاش بە هەر وەزارەتە چونکە دەبێت فشار بخات دەست بە کێ بەرپرسیارە بەرامبەرەوە دەبای وەزارەت فشار لەسەر کۆمپانیا بکە ینی پێی تەواوکە بەڕاستی ینی لەگەڵ ئەوەن بەتاکی دەبی وەزارەت تەواوی بکە بە زووترین بە زووترین بەڵێ چکە بەهارانش عینی مشکلە هەیە هاوینانیش یعنی ئێستا هاوینان هەموو سیاحەتی هەموو دەی بستۆ سەر ئێرە و لۆفانە و مەنشەانە بێتەوە خوارێ لە بۆ خەڵکێکە بۆ گەشت بێتە کوردستان ئەم ڕێگایە ڕێگا دووری لۆ ببڕ لێرە 20 دقیقەی ئاودی بێ بگێ شەقڵاوێ وای لێ کردووی پێشەم و جومانەیتە ڕێگا لەبەر ئەو ڕێگایە قەرەبات دڵنیا بەلەوانەی هەندێک جار ینی بیر بکەوێ لە دوای پەشیمان بیەوە پەشیمان بوو زۆر جار بۆ لێرە قەرەباڵێکی ئەوەندە دروست بووە بە زەبدۆ دکتۆر دەڵێ لەو بینە ینی دوای پەشیمان بوویتەوە حالەتی وات بینیوە ینی خەڵکێک نەخۆشی هەبێت لە ڕێگا تووشی کێشە بوو بێت بەڵێ ئەگەر ئەو ڕێ کرابتەوە تونێلی زووتر دەگاتێ ئەلێرە نیو سعات تاخیرتر دەبی باشە ئەکردنەوەی ئەو تۆنێلە بۆ ئێوە چ سوودەچی دەبی بەدەر لەوەی ڕێگاکە کوور دەکاتەوە سوودی زۆر دەبی پێنجشەم و جوما خەڵکێکی زۆر لێرە دەوەستی ها جارێ خاستان کا لێرە دەی زمان ئەو ڕێ زۆر قەلەبارخەبی قەرەبارق دەبی بەرێ سارەشی زۆر بەسەر ئەو خۆڵەش دەکەوی و بەرێ خۆڵێکی زۆر بێتام دروست دەکەوە بەڵێ هەرێوەڵە باشە چیت دەوێت لە حکوومەت تۆ چی لە حکوومەت دەڵێ ناڵێ دوای 10 ساڵ تکایە حکوومەت هێرێمی کوردستان دوای 10 ساڵ ئیتر کاتی ئەوەیە و پرۆژە بکەوێتە بواری خزمەتەوە هەرێوەڵە ئەمە داواکانی لە حکوومەت بە زووترین کات ئەو تونێلی چاکە یانی بە پەرۆشیەوە چاوەڕێ دەکەن بەرێ هەرێوەڵە تۆ خەڵکی کۆڕێ ماڵ دەکۆڕەیە باشە ئەو تۆنێلە ئەگەر بکرێتەوە هەر بۆ کۆڕێ باشە یان بۆ منتخەکەی هەموو بۆ دەوروبەری کۆڕش باشە نەک لە عاجیۆمەران بگرات تا مەسیفی بۆ هەر هەمووی باشترە هەر هەموو ئەم تونێلەکە دەکرێتەوە ئەمە ئێستا کە جمعان زۆری سعاز بووینەکە ئەو ڕێگەبانە زۆر قەرەبارق دەبی لێرانە تەپ تۆزی سیارەیە لە ڕووداوی هاتووە من زۆر جار بە خۆم دیتە بە چای خۆم ئیسعاف پێی ناکرێت بە خێرایی بڕوە هەموو ئەو قەرەبارگیە نەخۆشیەکەی پێ بووە مایتەوە ئەگەر ئەو تونێلە بکرێت و دەتوانی بە ماوەیەکی زۆر کورت بگاتە هەولێرێ ماوەی دەقە دەتوانی بگاتە هەولێرە ئێستا کە بێرە دابچی 40 دقەی زیاتر پێ دەچێتە دەگاتە هەولێرە لێرەوە تا هەولێر 40 دقەی پێلۆفە و بە قەڵەباڵغێ بە قەرەباڵغێ ئەگەر پێشەم و جومعانی ئەگەر پێنجشەم و جمعانی زۆرە بە سەعاتونی وەچی ئەگەر بگاتێ لەبەر تەرافلایتەکەی مەسیفی نۆ ساڵە ڕێگای سەرەکی نێوان هەولێر شەقلاوە بە تایبەت تۆنێلی پیرمام کاری تێدا دەکرێت بە حیساب دەبایە ینی لە ماوەی 2 ساڵ 3 ساڵ بەپێی گرێبەستەکەی کۆمپانیا بیانیەکە و وەزارەتی ئاوەدانکردنەوە نیشتە جێکردن تاو ببێت بەڵام 9 ساڵ تێپەڕیوە ڕۆژانە کارێکی کەم یەکجار کەم دەکرێت لەو پرۆژەیەدا گرفت زۆرە ئێمە چەند جارێک بە دوواداچوونمان کردووە دەڵێن گرفتی داراییە بەڵام ئامێرێکی زۆر لێرە دەبینین ئەو ئامێرانە وەکو دەبینن یعنی ژەنگێکی زۆری گرتووە دیارەوە پێدەچێت چەندین ساڵە 4 ساڵ 5 ساڵ 6 ساڵە لە کار کەوتون کاک ئازاد کە تەکنیکارە لەم پرۆژێ دەمانوێت بزانین کاک ئازادەم ئامێرانە ئی حکوومەتە ینی کۆمپانیا کامەران بەخێر بێن ئەوە شەریکەیە لێرە ئەو ئالیاتانەمایە ئی حکوومەتی نییە چەند دەبیێمانە لە کار وەڵە لە بیدایەتیەوە تقریبا 9 ساڵە من لێرە 9 ساڵ 9 ساڵ داخلی 9 ساڵی بووینەوە سێ وەزیر بگۆڕێ بەڕاستی سێ وەزیر بگۆڕێ ئەو پرۆژەیە نازم بۆ تەواو سێ وەزیر سێ وەزیر هەتا ئێستا تاوا باشە لە هەولێر
شقامی 150 متری و خەریکە تەواو دەبێت ئەمە ینی ڕێگایەکی استراتیژیە یعنی هۆکاری سەرەکی چییە بەجددی ئەوان باز دە پارە دەکەن مەسەلە پارەیە یان گرفتی تر هەیە وڵی گرفتی یەکەم پارەیە بەڕاستی گرفتی یەکەم پارەیە لۆم پرۆژەکانی کە پارە هەیە نازم بۆ ئێرە پارە نییە ئیشەکە دەگە پارە هەبی بە خودای بە مانگونیوە شکە تەواو دەبی مانگونیواوی تەمەنی ئەو کارە مانگەکوونیوە وڵی مانگوکونی و دوو مان خۆی یعنی هەرەوەندە دەبیتم بەڕاستی لەسەر بڵین ئامێری کارەبایات کارەبایات مایە لەگەر ئەو 300 متری ڕابتەکەی بینی بەستۆرە و جادەکەی مایە هیچکەی نمایە هەمووی تەواو بووە باشە ئێستا هەندێک لە شەریکەکانی خۆماڵی دەڵێن پارەشمان نەبینێ لە گیرفانی خۆمان سرف دەکەین ئەم شەریکەیە بۆ لە گیرفانی وڵی ئێرەوانیە نازم ئێرە دەلێ دەڵێ پارە هەبی ئەو شەریکەکە بیانیە تورکیە بەرێ دەڵێ پارە نەدەن پارەیان نەدەنێ ئیش ناکەنەوە ینی مەرجیان ئەوەیە دەبی پارە وەگرن پێشتر اینجا ئیش بەێ وایە بەو شێوەیە بەرێ ئەگەر پارەش بێ بەمان پارەگە بێ وڵە ئیشەکە خۆی ینی هەندە نمایە بەڕاستی ئیشەکە زۆر لە سەدا چەندی ماوە بە قەناعەتی من بە قەناعەتی من نوهەتی تەواو بووە نوهەتی تەواو بووە نوهەت ئەو شتەی تەواو کارەبایات بڕێکمایە لەگەڵ 300 متر ئێستا چی لێ دەکرێت واللهی هەندێک غرفە هەیە لۆ کارەبایات و ئەلکترۆنات و مۆلیدەی و ئیشەکە لێ دەکرێت خەفیفە زۆر خەفیفە خەڵکیش پێی وایە جدیات نیە داوا لە بەڕێز پارێزگاری هەولێری تازە دەکەم کاک دکتۆر فرسە سۆفی و بەڕێز وەزیری نوێ کاکدانا بەڕاستی بێتە سەرخەدە و پرۆژێلووە 9 سال یعنی تەواو نەبووە. کاک یاسین 3 مانگ بەر لە ئێستا دیدارمان کرد وتمان پارە بێ پرۆژەکە تەواو دەبێت ئێستا دەبینم کەمێک ینی کاری تێدا دەکرێت ئەو چیە مەسەلە چۆنەوە ئێستا پرۆژەکەمان شەریکە هەوڵ دەدا ئێستا پرۆژەکە تەواو بکە زۆر کاری پێشتر کاری ئەلکترۆمیکانیک و ئەوانە تەواوی نەکرد ئێستا دیزانی تەواو کرد و دەست کردێت جێبەجێکردنی هەروەک دەبینی کێبڵات و کێبڵانەی هاتۆ شەریکە هینە هەموو شەریکە هینایەتی زۆر شتی تری کردووە نسبەتی باش ڕۆیشتووە لە کاری ئەلکترۆمیکانی بەڵام کاری ڕێگاشمان هەرماوە ئەویش خەریکە دەست پێ بکە لەبەرەوەی لەو ماوەیە لەو سێمانگە چەند پارەیەکی بۆ دابین کراوە ئێستا لە ماوەی سێماجی ڕابردوودە بڕێک پارەی بۆ سرف کراوە کۆمپانیاکە بەپێی ئەو بڕە پارەی کە بەدەستی دەگا کارەکە جێبەجێ دەکات بەس بەڵام ئێستا بە هەوڵی حکومەت و پارێزگا و وەزارەتەوە هەوڵ درراوە ینی کە شەریکە دەبی زیاتر کارەکان بکاو کە لە ماوەی کورت ئەو پرۆژە جێبەجێ بکانی فشار هەیە لەسەر فشارێکی تەواو لەسەر کۆمپانیا هەیە و پارەشیان بۆ دابین دەکرێت لەلایەن حکومەتەوە باش ئەمە گوتمان کێشە ئەلکترۆنیەتمان هەیە وا بوو ئێستا ئەوە تەواو چارەسەر بوو بە هاتنی ئەو کێبڵانەیان ئەوە هیچ شتێکی ئەوە کێبڵان هەنی هەموو شتێک نییە ئەمە بەس کێبڵاتە هیچمان لایتنینگ هایتمان جەنەرێتەر ترانسفۆرمات سکادە سیستەمە فایرفایتینگە پارێکی باشی دەوێتەوە بە $1,000,000 بەێ بە $1,000,000 بەسیە شەریکە ئۆفەری کردیا هەندێک فاز کراوە بێ لە ڕێگا هەندێکتر لەوانەیە لەو چەند ڕۆژەیە تیمان بچی فاز بکە ئەوانیش بینی ئەو شتانەی کە دەبین کە کاری ئەلکترۆمیکانیکە ئەوی باسم کردەوە پێویستی بە بینایە هەیە سێ بینایەمانە بینایەک لێرە کۆنتترۆل بندیکس کە سەیتەرەی هەموو شتەکان ناوتونێلی دێتەوە ناو بینایە لەگەر بینایی مۆلیدات و ترانسفۆرمات شقامە پێویستی بە فەرمانبەر هەیە شقامێکی ئاسایی بێتن و ئەوە دوو بینای لێ بینایەکمان لە ناوەندی تونێری هەیە ئەویش وە سبەی تەواو دەبی بینایەکمان لە نهایەتی تونێرە ئەویش بە 3 ڕۆژکە تەواو دەبی ئەویش هەموو کاری تێدەکرێت پاس ئەوە تەواو بوو ئەم هەموو شتەیە دێتە کۆنتترۆل بلدینگ ستافەکی کاملی 24 کاتژمێری پێویستە بۆ کۆنتترۆلکردنی تونێرەکە چکو کامیرات هەیە مراقبات هەیە فارفایتینگ هەیە کۆنتترۆلیە
زۆر سیستەمی هەیە بۆ کۆنتڕۆل کرد تۆ پێم بڵێ نهێنی مانەوەی ئەو پرۆژەیە چییە؟ ینی گرێبەستێک لە نێوان وەزارەتی ئاوەدانکردنەوە نیشتەجێکردن لەگەڵ کۆمپانیایەکی بیانی تەمەنی تەوابوونی پرۆژەکە 2 ساڵیان کەمێک زیاتر. معقول لە پرۆژەیەک 10 ساڵی بخانەی کاگیاسی خۆی لە کۆتایی ساڵی 2010 ئەو پرۆژە دەست پێکرا دەبا لە ماوەی 2 ساڵ تەواو باە بەڵام هەندە گرفت ئەو ماوەی بۆ درێژکراوە بۆ 2014 میدایەتی 2015 ئەویش گرفتی داعش و باشە دروست بوو. ئێستا سەرۆکی حکوومەت دەڵێ 500 ملیار دیناری عێراقی تەرخان دەکرێت بۆ ئەو پرۆژانەی ماونەتەوە ومێتان هەیە بڕێک پارەش بۆ ئەو پرۆژەیە تەرخان بکرێ یان وەکو هەندێک لە ئەندازیاران و فەرمانبەرانی ئەو پرۆژەیە دەڵێن کاکە ئەوە لە هەولێر 150 مەتریش خەریکەوە دەکەوێتە بواری جێبەجێکردن بە باشی تەواو دەکرێت ئەم پرۆژەیە ئیمال کرەوە. بڵێ بەوەی کە ئەمن ئاگام لەیە کە بە هەوڵ و تەنسیقکردنی لەگەر حکوومەت و پارێزگا و وەزیرەوە هەوڵێکی جددی هەیە کە ئەو پرۆژە تەواو بکرێ و بەشە پارێکی باشیش لەو پارەی کە باست کردەوە بۆ ئەو پرۆژە سەرۆکی حکوومەت بۆ خۆی هاتۆتە سەرخە بڵێ ینی ئەو لە خەمی تەوابوونی پرۆژەوە پارێزگاش خۆی شخصیەن متابعی پرۆژە دەکا بە جددی و لەگەڵ وەزیرەوە کە ئەو پرۆژە دەبی لە ماوەیەکی کەم تەواو دەبی لە ماوەیەکی کەم بڵێ ئەم جارە جددیە ئەو جارە جددیە ئینشاڵڵە جددیە بچی. کارەبایات لەم پرۆژەیەدا گرنگترین بەشی ئەو پرۆژەیە پێک دەهێنێت بەڕاستیانی گرنگی ئەو کارەبایاتانە چییە؟ ینی بۆ یەکەم جارە لە کوردستان پرۆژەیەکی ئەوە جێبەجێبی یان تەجروبە هەبووە پێشتر بەخۆی لە هەم پرۆژەیەک سەلامەتی ینی سێفتی زۆر گرنگە بە تایبەتی تونێل ئەگە سێفتی نەبی کەواتە هیچی نییە سێفتیش لەو بڕگانە چیە سێفتی هەر ئەو نیە کارەبای ڕووناچی بی سێفتی جێگۆرچێک هەوایی وەک ئێستا کە جێتفەمان داناینا یاخۆ ڕووناچی یان کامێرا یاخۆ سپیکە یا کۆد ئاگرکوژێنەوە زۆر ئیش دەگرێت ئاگرکوژێنەوە ئەوانە هەموویان پێدرێن سێفتی بەرگەی سێفتی ئەوانە ئێستا لە جێبەجێکردندا بەشی جێبەجێکرا بەشی جێبەجێ نەکرا کاک سەبا ینی دەبینم تەسیسەکی یەکجار زۆر ئێوە دەستان پێکرد ئەوە منهۆڵە کە دەستماکردنا چەمەهۆڵێکمان هەیە لە دەرەوە لە ناوی تونێلی لە بۆ ڕاکێشانی کێبلەکانە چونکە کێبلەکان دەبێ ئاوا لەژێر زەوی بن ئەندەرگراوندی پێ دەڵێن دوایی لە هەر بەش منهۆڵێکی بکەین هەتاگو بتوانینکەوە ئەو چەند کێبڵ دێت و چکن دابەشیان بکەیت ئەو لە بۆ دابشکردنی من کێبلەکانە ئەو منهۆڵەکە دوستەکەین لەبەرەوەی ناتوانیان بەیەک جاری هەمووی حەفرکەین و سەب بکەین و دوای هیچمان دیار نازانین ئەو کێبلانە چەند دەرن ئەو منهۆڵانە چارەسەری ئەو کێشەمە لەکە لە بۆ دابشکردنی کێبلەکان باشە بە پێی زانیاری من 2450 متر وانە کەوایە ئێوە بەشێکی ئەلکترۆنیە تشتان داناوە لەم بینایە باشە زۆر جار دەپرسی هاوڵاتی کاکەوە قیرەکە تەواو بووە ینی معقولە 2 گلۆب دانەنێن خەڵک هاتو چۆ بکە وڵی خۆی ئەگەر تونێلێک ئەگەر ڕووناچی نەبی ئەگەر جێگۆرکی هەوای نەبی و ئەگەر کامێرای نەبی و ئەگەر ئەو تونێل دوور درێژە 2450 مترە ئەو تونێلێکی کوردیە بەخۆی لە ستانداری جیانی ئەگەر تونێلێک لە 50 متر زیاتر بوو دەبی ڕووناچی لە بۆ دابدرێ و ئەگەر لە 200 متر زیاتر بوو دەبی جێگۆرکی هەوای لە بۆ دابدرێتن هەوا زۆر گرنگە ینی ئێستا بەو شێوەیەگە ئۆتۆمبیل هات چۆ بکە توش بۆ نمونە ئێستا ئەگەر ڕۆژانە 100 ئۆتۆمبیل بۆ نمونە نمونێکی کەم 100 ئۆتۆمبیل هات چۆ بکە هەریەکی کەمێک دوومەکسیدی کاربۆن بداتە بێتە دەرناوی چ بناو تونەکەی ینی کەواتە تونەلەکان دەبتە دوومەکسیدی کاربۆن دوومەکسیدی کاربۆن خەڵک دەتوانی پێبژی ئەگەر ئۆکسیژن نامینێ ئۆکسیژن نامینێ ئەگەر جێگۆرەکەی هەوای نەبی ئەگەر حالە بۆ نمونە ئەگەر خوا نەخواستە سارێک ناو ئەوەی عاتڵی ئاگری گرت ئەگەر ئەو هەتاویە نەبیت لەبوو ئەو تونێلەی کەواتە تونلەکە هەمووی تێک دەچێت تۆ باسی کارەبا دەکەیت بەڵام لە کوردستان 24 کاتژمێر کارەبا نییە ئەوە گرفت دروست ناوی کارەبا ئەوە یەک لە شورتە سەرەتاییەکانی مێکەوە کارەبایشی 24 کاتژمێریمان دەوێت لە حکوومەتی هەرێم 24 کاتژمێر مۆلیدەشمان هەیە مۆلیدەشماندانە بەڵام مۆدل و حالاتێکی پێویستە بەس ئەگەر خوانە خۆشە خەلەرێکی دروست بوو لە کارەباکەی کە نەگاتەمە ئەو کاتێ مۆلیش پێ دەکەین بەڵام مۆلدە خۆ نابێم 20 هەربەیشی بخین ینی کارەباکی بەردەوامان کاتژمێری ئەگەر پێویستە هاتوچۆکردن لەم تۆنێلا نابی هەر کاتێکی کارەبا نەما لەو تونێلە دەبی تونێلەکە ڕابگرین
پرۆژەیەک 10 ساڵە ماوەتەوە چەندین جارە سۆز دەدرێت کە ئەو پرۆژەیە تەواو بکرێ ئێوە کە تازە دەست بەکار بوون وەکو پارێزگار لە چێوەی چارەسەری ئەو کێشەیە طبعا ئێمە دوو جار لێرە لە حافەزە لەگەڵیان دانیشتوین و لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی ئاوادانکردنەوەی هەولێریش بەردەوام لەسەر خەتین و بەڵێ نامەمان پێنووسیون مودەیەکمان دیاری کردووە کە لێرە ناتوانم جارێ بیڵێم بۆ ئەوەی مودە نەڵین و دواتر نەتیجەی نەبی بەڵام مودەیەکمان دیاری کردووە ئینشاڵڵا لە زووترین کات و ئیشی لەسەرکرد دوێنێش ئێمە چوین سەردانی مەیدانیمان کرد خۆمان چوین تونێلمان بەسەر کردەوە و کارەکانمان بینی و بەشێک لەو کارانە کە لەسەر ئێمە وەکو حکوومەت لە تەمویلی مالی لە ئەوەی کە پێویست بووە دەستە بەرمان کردووە ئەوەی تر ئێستا ئێمە کۆمپانیای جێبەجێکارمان خستۆتە بەردەم ئیلتیزامێک و بە دڵنیایی ئەگەر لەو ڕێککەوتنەی کە لەگەڵمان کردوون بۆ تاواوکردنی تونەلەکە لە مودەی دیاری کراو کە لە ماوەی داهاتووە ئەوە بەتاکید ئێمە ئیجراعاتی و ڕێکاری قانونی بەرامبەریان دەگرینە بەر بەڵام یەکێکە لەو بابەتانی کە زۆر جێگای ئیحتیمامی ئێمەیە و هەموو جوودی خۆمان سەرف کردووە بۆ ئەوەی چیتر ئەم بابەتە دوانەکەوێت بەداخەوە پرۆژەکە هەر لە سەرەتاوە بە کەم و کوڕی هاتووە و کۆمپانیای جێبەجێکار وەکو پێویست نییە بەڵام دیسان فشاری زۆرمان کردووە و ئیشاڵڵا هەوڵی شەدەین بە زووتری کات ئەو تونێلە بکرێتەوە تەواو ببێت. باشە ئێمە لەگەڵ هاوڵاتی قسەمان کردووە لەگەڵ شۆفێر لەگەڵ ئەندازیارانی ئەو پرۆژێ دەڵێن ینی ئومێدمان نەماوە نا ئێمە کو باسم کرد دوێنێش خۆمان سوینەوێ و مدەی زەمانیش دیاری کراوە و ئینشاءڵڵا هەوڵ دەین کە ئەم بابەتە کۆتایی پێ بهێنرێ بە هیچ شێوەیەک وازی لە ناهێنین و تاکید بن لەوەی کە ئینشاءڵڵا دەکرێت. باش ئەوان گوتیان گرفتی دارایی گرفتی هەرە گەورەی. بە هیچ شێوەیەک ڕاست نییە حکوومەت یەک دیناریش قەرداری ئەوان نییە مستحقاتی خۆیان و سولەفی خۆیانەوەی کە مستحقن بە پێی قانون و بە پێی ئەو ڕێکارانەی وەریان گرتووە کەم و کوڕێکە بەداخەوە تا ئێستا کە قسە لەگەڵ جەنابەتەکەم لەوان بۆ بەڵامەوەنیش بەڵێنیان دوێنێ بەڵیان پێداوین کە لەو مدەی بۆمان دیاری کردوون تەواوی بکەن. کەوایە لە ماوەیەکی نزیک ناتوانم کاتەکە بڵێم کەوای ئێوە سوڕن دەبێ ئەو پرۆژەیە تەواو ببێت. نەک تەواو بێ دەبێت لە زووتری کاتیشتەوە. باشە دکتۆر ببوورە سەبارەت بە تەرخانکردنی بڕەپارێک لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان وەک وەزارەتی پلاندانان باسی لێوە دەکات ینی بڕێکی زۆر پارە بۆ ڕێگاوبانەکانی پارێزگای سلێمانی تەرخان کراوە بۆ دوهۆک و هەولێر لە 6 پرۆژەدات یەک پرۆژە بەر هەولێر دەکەوێت یەک پرۆژە بەر دهۆک دەکەوێت 4 پرۆژە بەر سلێمانی دەکەوێت ئێوە وەکو پارێزگاری هەولێر چەندە ئاگاداری دابشکرد جارێ ئەو بابەتە و تەفاسیلی ئەو بابەتە بۆ ئێمە باس نەکراوە بەڵام من خۆم چەند ڕۆژ پێشەستا 2 ڕۆژ بەر لێستا جەنابی سەرۆکی حکوومەتم بینی و چوینە ناو تەفاسیلی ضرورەتی ئێمە کە ئێستا ڕێگایە و بەدڵنیایی ئەو لەگەڵمان لەسەر خەتە کە بتوانین ئەگەر بۆ ئەم ساڵیش نەبێ بۆ ساڵی داهاتوو بەشێکی ئەو کێشە جەوهریانەی کە پەیوەندی بە ڕێگاکانی بەتایبەتی ناو شار و قەزا و ناحیەکان کۆڵانەکانی ناوەوە چارەسەرکردن کە ڕۆژانە گەورەترین مشکلەی ئێمە زەخت کە لەسەرمانە مەسەلەی ڕێگایە بەداخەوە تا ئێستا هیچ تەمویلی مالیمان نییە و ئەوەی کە پێمان کراوەوەی کە ئێستا خەڵک دەبینی ئەوی تر کە نەکراوە تەمویلی مالیمان نییە و چی دەکەن بۆ تەمویلی مالی هەولێر باسم من 2 ڕۆژ بەر لە ئێستا لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت کۆبوومەتەوە و کێشەکانی پارێزگای هەولێر بە هەموو قەزا و ناحیەکانەوە خستمە بەردەمی جەنابی و ئینشاءڵڵا هەوڵ لە ئارادایە بۆ ئەوی بتوانین هەندێکی لەوانە چارەسەر بکەین و درێغیش ناکەین بەڵام جارێ ناتوانم بچمە ناوەی تەفاسیل بۆ هەولێر هیچ پرۆژە هەیە لە داهاتوو دەبێت بەڵێ بەنیاز بەڵێ دەبێت لە چ بوارێک لە بواری ڕێگاوبان بە دەرەجە ڕێگاوبان دوای 10 ساڵ لە چاوەڕوانی هاوڵاتیان و شۆفێران و تەنانەت ئەندازیار و سەرپەرشتیارانی پرۆژەی تۆنێلی نێوان هەولێر و شەقڵاوە تۆنێلی پیرمام پارێزگاری هەولێر ئەم جارە دەڵێت ئێمە زۆر جددین لە تەواوکردنی ئەو پرۆژەیە لە ڕابردوودا ئەگەر قسە لەسەر ئەوە دەکرات گوایە حکوومەت پارەی بۆ تەرخان نەکردووە بەڵام وەکو پارێزگاری هەولێر باسی لێوە کرد ئەوان لە ڕووی داراییەوە لە ڕابردوو ئێستاشدا ئیلتیزام بەوە دەکەن هەموو پێداویستیەکان بۆ کۆمپانیاکە دابین بکەن بۆ لە مەودواش وەستان یاخود دواکەوتنی ئەو پرۆژەیە وەک ئیدارەی پارێزگای هەولێر باسی لێوە دەکات بە هیچ شێوەیەک قبول ناکرێت دەبێت لە ماوەی نزیکی داهاتوودا تۆنێلی پیرمام بکەوێتە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەت
هەولێر و دەڤەری سۆران. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستێت.